بۆی تێکەڵیان نەکەین. یەکەم مەبەستم کەلیمەی شەهید یەکە بوو کە بەر پێشمەرگە ناکەوێت کە لە ژێر سێڤەری عەلمانیە تا شەڕەکە. کەلیمەی شەهید 4 شروطی هەیە بێت 4 شروطەکەی تیابێ. یەکەم لە پێناوی خوای گەورە بیکە. دووهەم لەژێر ئاڵایەکی لا ئیلاهە ئیلەڵڵا بیکە و عەلەنی بێ. ئاڵاکە مەبەستم پەڕۆکە نییە، مەبەستم سەرکردایەتی و ڕێڕە و بەرنامەکەیەتی. ئەو لە پێناوی عەلمانیەتە کە خۆی دابکوشت. دوایەوە ئیشەکان لێ گۆڕیوە لە پێناوی خوای کردویانە بە خاک و لات و عوزایەکی تر. ئەوە مەبەستم لە نقطەی یەکەم ئەمە بوو کەوتم. دووهەم بەرگریکردن لەو خاکەی کە ئەو خەڵکەی لەسەر ئەژی جوامێری و ئازایەتی و پیاوەتی و جیهاد فی سەبیلیللایە. بەڵام لە ژێر ئاڵای پارتیوێچێتیان نابێ. ئەجنا حەشدێکی وەحشی لێوەوە هاتووە یا بەعسیەک یا کابرایەکی قەومی خۆی کردو بە ناو تەنزیمی دەولە و لێوە هاتووە بۆ داگیرکردن، یا سەفەویەک هاتووە بە پاسداران هاتووە مەریوانی داگیر کردووە، یا جەیشێکی عەلمانی هاتووە دیاربەکری ئامەدی داگیر کردووە. ڕوبەڕووبوونەوەی ئەمانە هەمووی بە تاقی تەنیاش مسلمانەکە بیکە جیهاد فی سەبیلیللایە. کابرای تورک وەختێک کە ئەوەی کابرای مەلاکە وەختێک ئەواڵێ بەڵام لە حکومەتەکەی خۆی قبول نەکرد کە وتی جوندیمان بنێرین بۆ عێراق زمانی احتیلال 2003. مەلاکان فتوایان داوتیان چوونە دەرەوە شەهید بوون نییە، چونکە لە پێناوی مەساڵحی ئەمریکیان ڕوە. ئێمە ژوامان وت، ئێمە وتمان چوونە سەر مووسڵ، چوونە خەتی زڵوعیە و چوونە مەقبەرەت الشوهەدای نەجەف بە 3000 پێشمەرگەوە. ئەمە شەهید بوون نییە، ئەمە چ عیلاقەیەکی بەسەرەوە نییە. پاشانە بێ بزانین ئێمە ئەو خاکە لە ژەردەستی دەرەهێنینە خێنە بەردەستی تاغوتێکی تری کوردی. خەڵکەکەمان ئێستا دوێنە لە NRT ئەڵێ باشە پرسیارێکەکان لەوانەی کە مناقەشەکەکەن، ئەڵێ بۆچی ئەگەر عەبادی بڵێ موچەکەتان بۆ ئەنێرم خەڵک بڕوای پێکا کوردی ئێمە، بەڵام ئەگەر پارتیوێچێتی بڵێن سەری مانگ موچەکەتانە دێنێ بڕوایان پێ ناکەن. ئەم دۆڕاندنەیە کاکە جان. ئەنجا ئێمە چۆن پێشمەرگەیە پێی بڵێن بڕۆ خۆت بدە بە کوشت قەی ناکە، چۆن بڵێن بڕۆ لە پێناوی خۆت بدە بە کوشت لە پێناوی خاک و نیشتیمانەکە، بەڵام لە ڕاستیشە خاک و نیشتیمان نییە، چونکە ئەوانەی کردنەوەی فرۆشن. ئەی خەڵکێکی خۆبەخش کە ماڵە خۆیەتی هاتووتە دەرێ دیفاعی دەکات. ئەوە شخصیە، ئەوە بە شخصیە گەر حافظ نییە، هەمانە لە کەرکووکەمانە لە خانەقین دیتراوە ئەوانی شەهید نین. سەیری کەبرا بۆی مەفاهیمەکان تێکەڵ نەکرد. من قسەم لەسەر لایەنی فکری مەسەلەکە کرد کەوتمەوە زاراوەیە وەکو شەهید بوون. دووهەم تێکەڵاوکردنی ئەم دووشتە وڵا دیفاع لەسەر خاک لەبەر پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمێ من قوتیل دون مالیه فهو شەهید. حەدیسەکە ئەمە ناگرێتەوە. بەڵام ئەو کەسەی کە دیفاعی لە ماڵی خۆی، دیفاعی لە ماڵی خۆی لە سەروەت و سامان و شەرەف و ناموس و شاری خۆشی کردو بەرامبەر حەشدی وەحشی، شەهید فی سەبیلیللایە. بە شەرتێک بۆ ئیسلام نیەتی بۆ خوا بوو بێ، بە شەرتێک نوێژ و تاعەت و عیبادەتەکانی خۆی کردبێ، بە تاکید شەهید فی سەبیلیللایە. لەبەرەوە برا بەڕێزەکەم ئەو کەسەی کە دیفاعی وەکو مەدەنیەکە ڕۆیشتە و شەخسیان دیفاعیان کردو، بە تاکید گومانم لەوە نیە کە مادام خۆی مسلمان بوو بێ گومانیشی تیانێ کە شەهیدە. بەڵام ئەمانەشتی تاکەسین. ئێمە باز لە مەشروعەکەین. مەشروعێکی قەومیمان هەیە. جەناب سەرەتای قسەکانمان وا بوو کە بۆچی ئیسلامیان لە خزمەتی ئەمانین. وتمان نەخێر لە خزمەتی ئەمەش و کوردایەتیەکەشا بوون. کوردایەتیەوانان سپڵە و بێوەفا و درڕندە بوون، هیچ نەبوون. زەلامی ئێمە 18 ساڵە بەبێ محاکەمە لە زیندانە پێشمەرگایەتیشی نەکردووە کاگوەلید. ئەی لەسەر چی نایەنە دەرەوە؟ حقوقی ئینسان داوایەکە، پەرلەمانە عێراق داوایەکە، ئەمە شەدانی مامۆستا مەلا عوسمان داوای کرد، پەرلەمانی کوردستان داوای کرد. عالەمەڵە باشە بەریدەن 38 کیلۆی ماوەتەوە، 38 کیلۆ. تۆ چاوەڕێی ئەوەی ئێمە بۆ فتوای پارتی بۆ فتوا بدەین بڵین وەڵا پێشمەرگانی پارتی کە ئاڵاخەنە ژێر پێیان بڕۆ شەهیدن فی سەبیلیللا. شەهیدن فی سەبیلی مەسعود بەرزانی. بۆچێکین خوایان هەیە کە مەسعود بەرزانی سوجدەی بۆ بن، تاعەتی بۆ بکەن، سەمع و تاعی بۆ دەرەبڕن وەکو بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام کەوابوو خوای ئەو کەسانە مەسعود بەرزانی خوای تەرەفی ئەملاش جەلا تاالبانی بەخوا قەسەم خوای پەکەکەش وەجەلانە. ئەیتر بۆچی ئەمسەر بۆچی خەڵک چەواشەکەین؟ ئەمەیە